والله داواکاریمانەوەیە ئێستا حکوومەت یاریمی کوردستان مەسەلەن بنزینی تەرخان کردی لە بۆ بەنزیخانانە کە بدرێتە سایقی تەکسی کە بدرێتە تەکسی کۆستەرەوەوانە ئەوانە سعات تقریبا هەش دەست پێ دەکات سعات دەونی و دەرێ خلاص بوو دوو سارە سێ سارە پاشان دەکاتە ژۆری دوایە دەرێ نەما ئەو بنزینە چی لێ دێ بەو کاتەکەمی کوت تەوزیع کردەوە هەمووە چەند هزار لتری وەردەگری نازانم یعنی حکوومەت بەڕاستی لەسەرمان بێتە دەنگ لێ پێچینەوەشان لەگە بکاتن هەر کەسە نێ مەسەلەن نەفەرێک مافی ئەو هەموو خەڵکەی بخواتن سێ سەعاتان ڕاوەستایمە سڕەم گەشتێکوان دەرێن نما سعات دەونی نما خە هیچ معنای نییە ئێستامە ئەوە لە سعات هەفتنی و هەشت ڕاوەستاینە ئەمن یەک بەخۆم کە لەبن ئەوەی بووم لەبن ئەوەی ئەوەکەم تێکرد بنزین تێکرد گوتی نما کاکە لۆ نمایە بنزین زۆرە با حکوومەت یاریان بێت تەمەشا بکە ئەگە بنزین نمابی لە ناو خەزانە قەیناکە یعنی هیچ معنای نییە ئەو بنزیخانە هەموو ڕۆژ سعات دەونی قەپەتەکەی سەڕێی کن مازی مۆل هەتا سعات سێ دەکاتەوە کورد نەفتە دەکاتەوە ئەو پارە قەپاتێکی تەکسیان نادا ئێستاش قەپاتێکی نادەمە تەکسیان ئەمە بۆ گەرماسە ئەمار و مدارین یان 400 لام کیلۆخان وەرەمە چ بکەین لێرکانە بەچێ بژێومان دەسۆڕێ بەچێ پارە پێیاکەین خۆ ناچین دەزی بکەین هیچ معنای هەیەەوە بە قورعان داواکاریمان بنزینمان نادەنێ سعات دە قەپاتی کردێ بەخۆی دەبێت تا سعات دوو هەبیتن ئەوتە مووسر بستەڕەیە کە بنزین بە 450 عین بنزینە لێرە دەستە وێندەرێ عنی معقول نییە بەخوای لێرە بە 700 دینار 690 بڕێ 700 دینار پارەی خۆمان دەدەین ناماندنی بەخوا داواکاریمان لە حکوومەتی هەرێما و بنزینەمان لۆ چاکاتن ئەمە پێمان ناکرێت بژێوی ژیانمان لەسەر سیارێ وڵای کاکە هەموو ڕۆژە وەزعیمەیە هەموو ڕۆژە سعات دەون و یازدە بنزین نمایە بیدایەت 690 هات ئەتە سعات دوودیاندا بەس ئەو ماوەیە سعات دەونی و یازدە بنزین نمایە هیچ معنای نییە بەخوا هەنووستانەوە تقریبا 2 سعات وەرەسە ئەو زادەینە بۆ گەرمای یعنی ئاسم بێتەوە بەخوای جاری وە هەیە بەخۆی بای 25 دەن جاری وە هەیە دەرکاکە بای 10,000 تان دەدێنێ